قوتابیانی پۆلی 12 لەم وانەیەدا باسی making suggestion-تان لە بۆ دەکەم لە یونیتی یەکەم سەنڕایزی پۆلی 12 making suggestion پێشنیارکردن سەرەتا با پێت برێم دەبێ برێی making suggestion یعنی شێوازی دەڕوینەکەت بە چنە چکە مەگەر لە ساوندەکانیش ئەم بابەتە بێتەوە واتە پێشنیارکردن مامۆستا پێشنیارکردن مانای چییە تۆ کە کەسێک دێتن کە کەسێکی گەورە یان بەرپرسە لە مەوزوعاتی تۆ پێشنیاری لە بۆ دەکەی یان جاروێ پێشنیاری لە بۆ مامۆستایەکەت دەکەی جاروێ پێشنیاری لە بۆ باوکت دەکەی لە بۆ برادێکت دەکەی زۆر ئاساییە پێی دەرێن making suggestion ئەمە پێشنیارکردنە لە پێشنیارکردن دەکرێت پرۆبلمێکمان هەبی ئەو تۆ پێشنیارەکەی بکەی بۆ نمونە مەثەلەن نەفەرەکە نەخۆشە ئەتو چی پێ دەرێ پێشنیارەکی لە بۆ دەکەی نەفەرەکە ئینگلیزی خراپە یعنی لە ئینگلیزی باش نییە چی لۆ دەکەی پێشنیارێک سەجێشنەچی لە بۆ دەکەی ئەمە کەواتە لێرە ئەتو دەبی بزانی لە چه حالەتێک ئەمە making suggestion-مان هەیە و دەشکری هیچ پرۆبلممان نەبی بە پێی یاسا بڕۆی یاخود بە پێی مانای ڕستەکە بڕۆی ئەوانە هەر هەمووی دەکرێت لە making suggestion بەکاری بهێنی ئێستا دێن چار یاسای making suggestion-مان هەیە لە بۆتان باز دەکەم ڕوون دەکەینەوە پاش ئەوەی یاسایەکانمان ڕوو کردەوە ئەو زادێن ئەگری تو دە سەجەستنی باز دەکەین یعنی بزانین دەبی بە پێشنیارەکەی ڕازی بی پاش ئەوەی بە پێشنیارەکەی ڕازی بووی دەتوانی ئەو زارەی پێشنیارەکەی ڕەفزکەیەوە disagree یان refuse the suggestion ئەوەشت پێ دەکرێتن ئێمە با ئیش لەگەر یاسایەکان بکەین زۆر باشە تەماشا بکە یونیتی یەکەم making suggestions پێی دەرێن پێشنیارکردن جۆرەکانی پێشنیارکردن ئێمە ئێستا ئیش لەسەر جۆرەکانی پێشنیارکردن دەکەین زۆر باشە با بزانین چەند زۆری ئەوەمان هەیە تەماشاکە چار زۆرمان هەیە یەک دوو سێ چار زۆرمان هەیە یەکەمیان واتە چار یاسامان هەیە ئەتو دەبی ئەو چار یاسای لەبەرکەی و هەروەها بشی ناسیەوە لە ئیمتحان کە چار یاسایەکەت لەبەر کرد ئەو جا ئەمە ئیشەکانی خۆمان جێبەجێ دەکەین باشە why not plus base ئەوە یاسای یەکەمە یاسای یەکەم دەرێتن چێ دەرێ why not plus base ئەو جا لە ئاخیری علامەتی پرسیارمان هەیە کە زۆر گرنگە یعنی تەڵەبە دەبی زۆر ئاگای لە علامەتی ئەوە بیتن لە نیشانەی پرسیارەکە بیتن تەماشاکە دواتر هەیتمان لە یاسای دووەم لە یاسای دووەمیش علامەتی پرسیارمان هەیە کەواتە دوو یاسا باسی چ دەکا شێوازی پرسیارکردنە why not ئایا بەس دەستی پێکردی ها ئەتو بە خۆت برێ بەس دەستی پێکردیە بە WH question دەستی پێکردیە ئەوە بەس دەستی پێکردیە ئەوەش بە WH question دەستی پێکردیە کەواتە چەند یاسامان هەیە چوار یاسامان هەیە چەندیان پرسیارینە دوو یاسایان پرسیاریە مامۆستا کوبی ناسمەوە تەماشای ئاخیری بکە علامەتی پرسیار هەیە یان نا علامەتی پرسیار هەیە باشە بە WH دەستی پێکردیە WH واتە what و when و where و why و ئەوانە هەمیان WH ئەوانە ها WH what یان why what ئەوانە WH لێرە ئەتو دەزانی کە ئەتو شێوازەکەت پرسیاریە ئەگەر جا دوو نەوعمانەیە پرسیاریش ئەگەر why not بوو یان what about بوو ها ئەگەر why not بوو یاخود برێن what about بوو ها why not what about دائما لە ئیمتحان ئەو دووە دەکرێتە بۆ شایی دەرێ لەگە ئەمڕستەی why not دادەنێن یان what about دادەنێ باشە قوتابیانی بەرز why not لە دوا هاتیە ها بیسی لە دوا هاتیە ئەدی what about لە دوا هاتیە verb ing لە دوا دێتن یاخود ناونەچی لە دوا دێ و یاخود ناون فرێزی لە دوا دێت زیاتر ناون فرێزە بەس ئەمە نووسم ناون لەوەی تو تێبگەی کە ناون و ناون فرێز واتە ناونێک ئەهی لەگەبیان ئەنی لەگەبیان ذەی لەگەبیان هەر شتێکێکی لەگەبی کە بەیەکەوە ناون فرێزی دروست بکەن زۆر باشە ئێستا ئەوە یاسای یەکەم ئەوەش یاسای دووەم با نمونەچ لەسەر یاسای یەکەم وەربگرین why not base question mark why not take a rest why not take a rest ئەمە لە چه حالەتێک دەتوانێت ئەو پێشنیارێ بەکاربینی بۆ نمونە ئەمن دەرێم I am tired ئەمن بێتاقەتم ماندیمە ئەتو پێشنیارە چ لە بۆ من دەکەیت چم پێ دەرێ why not take a rest لۆ ئیسلاحاتێک ناکەی لۆ شوێک نادەی ها ڕێستە چی بکە ئەوە چت کرد why not take a rest بەڵام بە ئەمن یەک تێبینیت پێ برێم لەسەر مۆزوعی نەچی why don't بەکاربینی why don't نابی why don't فەرقی هەیە لەگەرەوەی ئەویش پێشنیارە بەس لەگە ئەو یاسایی ناگونجێ why don't لۆ پێشنیارکردن بەکاردێ بەڵام لەگەر ئەم یاسایی ناگونجێت چکە ئەم یاسایە دەرێ why not یەکسەر بیت بەڵام ئەتو ئەگە why don't بەکاربینی دەبێت سەبجەکتی بەکاربینی کەواتە ئەتو یاسایەکەت تێکدا ناتانی یاسای تێکدەیت چکە ئەمە لە سەنڕایزی پۆلی 12 تەنها ئەو چار یاسایەمان هەیە لە بۆ making suggestion خۆ یاسا زۆرن
دەکرێت زۆر یاسای بەکاربینێ بۆ making suggestion بەڵام لەبەرەوەی کتابی تو تەنها ئەو چار یاسای تێدایە ئەتو ناکرێت بچی ئیش لەسەر یاسای تر بکەیت زۆر باشە یاسای یەکەم why not take a rest بە پێی یاسا تەواوە یاسای دووەم what about verb ing تەماشاکە what about going to the hospital باشە نەفەرەکە tiredە دەرێ I am sick ئەمن نەخۆشم I am sick I am ill باشە یعنی ئەمن نەخۆشم ئەگەر کەسە گوتی ئەمن نەخۆشم ئەتۆ چی پێ دەرێ دەرێ what about going to the hospital ئێلۆ ناچێ نەخۆشخانە what about going باشە لە دوای what about چ هاتیە going هاتیە ئاگادار بە what about going to the hospital ئەمن لە دوای what about چم بەکارهێنایە verb ing بەکارهێنایە هاتم شا بکە ئەوەش verb ing بەکارهاتێ لە دوای what about کەواتە یاسایەکە گوتم هەندێک جاران verb ing لە دوادێ و هەندێک جارانیش گوتم noun phrase لە دوادێ تەماشاکە to the hospital لە ئاخری چمان هەیە بەس تەماشا ئاخیرەکەی بکە ئەمە لە ئاخری علامەتی پرسیارمان هەیە ئەلێرە چمان هەبوو ئەلێرەش بە هەمان شێوە علامەتی پرسیارمان هەیە لەگەر ئەو شێوازەی باشە لە حالەتی دووەم تەماشاکە لێرەش علامەتی پرسیارم دانای ئەوزادە what about a cup of milk نەفەرەکە نەخۆشە he is ill یان I am ill ئەمن نەخۆشم باشە نەخۆش زۆر جاران ئاوی دەدرێتێ خواردنی دەدرێتێ کەواتە ئەمەش شتێکی باشە what about a cup of milk یعنی لۆ کوپێک شیر ناخۆیەوە what about a cup ئەلێرە a cup ئەگە تەماشا بکەی خۆ verb ing نییە ئەدی چێ مامۆستا ئەوە noun phrase چکە گوتم what about هەندێک جاران noun phrase لە دوادێ و هەندێک جارانیش verb ing لە دوادێ ئاگادار بە ئەوە نەهاتیتەوە تا ئێستا لە ئیمتیحان what about extra noun phrase لە دوادێ زۆربەی تەڵەبەکان وا تێگەیشتینەکە هەموو جارێ what about verb ing لە دوادێ نەخێر verb ing هەموو جارێ لە دوای what about نایە هەندێک جاران noun phrase-شمان هەیە من باسی چم لەبەوە کردی باسی دوو یاسام لەبەوە کردی یاسای یەکەم why not یاسای دووەم what about هەردووچیان چنە هەردووچیان لە بۆ پرسیارکردن بەکاردێن یعنی ئەتوو شێوازەکە پرسیاریە بەڵام ئەگە بینە سەر یاسایەکەی تر یاسای چکەمان هەیە یعنی یاسای سێم و یاسای چارەم let's یەکسەر بەیز دێتن let's یەکسەر بەیز بەس لە ئاخری چمان هەیە قوتابیانی بەرز تەماشاکە لە ئاخری ئەتوو نقطە دانرایە یعنی ئەوە علامەتی پرسیارمان هەبوو بەس لێرە نقطە ئەوە یەکێکە لەو شتانێک ئەتوو دەتوانی بەنیشانی بکەیت یاسایەکەش ئەگە لەبەر دەکەی برێن یاسای let's یعنی یاسا چۆن بەنیشان دەکەی ئەوە یاسای let's یاسای let's دەرێتن چ دەرێت let's plus base let's لە دوای let's دەبی بەیسی بەکاربێنی باشتر چ کەشت پێ برێم let's کورتکراوەیە کورتکراوەی چێ کورتکراوەی let us باشە لە کورتکراوەی let us دەتوانی لەو شێوەی ئەگە برێ let us کورتیکەیەوە دەبتە let's یەکسەر چی لە دوادێ بەیسی لە دوادێ ئەدی لە ئاخیرەکەی چیە نقطەیە مامۆستا نقطەماندانە لەبەر ئەوەی ئەوە question نییە هەتا question مارکی دابنێم ئەدی چییە ڕستەکی احتیادیە و هەروەها لە let's شتەچکەشەیە ئەوە لە ئیمتیحانەکە هاتەوە گوتی یەک لەو حالەتانەی making suggestion-ی کە لە بۆ تو مەبەستت خۆت و نەفەری بەرامبەرت بی ئەتو دێ چ دەکەی ئەتو let's بەکاردێنی لۆ ئەوەی هەردووچی دەگریتەوە هەم لەگەر خۆتە هەم لەگەر نەفەری بەرامبەرتە با نمونەی وەربگرین let's go to home ئەگە تەماشا بکە let's go لە دوای let's چ دێتن base ئەوەش لە دوای let's base هاتیە و ئەو ڕستەیەش هیچ عیبی نییە نمونەیەکمان لەسەر یاسای سێمدانە آخر یاسا کە ئەو یاسایە لە هەمویان فۆرمەڵترە یعنی لە ئیمتیحان هاتەوە ئەگە گوتی جیهان یاسای making suggestion-ی لە هەمویان فۆرمەڵترە ئەتو یاسای چارەمی پێ برێ لە هەمان فۆرمەڵترە I suggest ذاتەکەم لەناو کەوانەی دانایان ئاگادار بە یعنی دەکرێت ذاتی تێدابی و دەشکرێت ذاتەکەی تێدا نەبی I suggest that ئەو ذاتەکە گەنا مەیرێ ئەگەر پێت ناخۆشە I suggest یەکسەر برێ you یان we I suggest you یان we هەندێک جاران دەکرێ ناوی نەفەرەکیش بدەی لێرە بەفەرمانده I suggest that the teachers یان the students یان فلان کەس هەندێک جاران دەبی بەڵام بە زۆری you لەگەر we بەکار دەهێنرێ لە کتابی تو زیاتر ئەوەیە کە you یان we بەکاربێنی I suggest that بکەرمان هەیە you یان we دواتر بەیز دێ ئاگادار بە دەبی تایرە لەگەریبی و هەروە لە ئاخیرەکەش چمان هەیە لە ئاخیرەکەش دیسان نقطەمان هەیە دەبی ئاگات لەو نقطەی بی دو یاسای ئاخیری یاسای سێم و چارەم
نقطەمان لە بۆی دانایە چکە پرسیاری نینە لەوەش زۆر یارمەتی دەدا لە ئیمتیحان ئەگەر ئەوانە نقطەکە دانرا بوو واتە چییە؟ واتە ئەتوو ئەو دو یاسای واز لێ بینە لەگەرەوەم نییە لەگە دو یاساکەی خوارەویمە. زۆر باشە. I suggest you go to bed. I suggest نەفەرەکە نەخۆشە دیاڵا پێش دیارە شلو کەچی پێ دەری I suggest you go to bed. I suggest you go to bed. ئەوە پێشنیارەکی ڕاستت لۆ کرد. ئێستا ئێمە چار یاساکەی پێشنیارمان خوێند یاسای یەکەم یاسای دووەم یاسای سێم یاسای چارەم. یەکەم ئیشی تو ئەوەیە هەر چوار یاساکەی لەبەر بکەیت. پاژەوەی یاساکەت لەبەر کرد نمونونەکان بخوێنەوە حتى تیان دەگەی و هەروەها هەندێک پراکتیسی بکە. دائما پرۆبلمەکی دانێ مثلا برێ ئەو نەفەرە لە ئینگلیزی خراپە. He is bad in English language. Make a suggestion for him. یعنی دەرێ پێشنیارێکی لۆ بکە. ئاتو چ دەکەی؟ دەتوانی برێ why not go to the course؟ یان why not go to the English course؟ ئەگەنا what about going to the English course؟ ئەگەنا let's go to the English course. ئەگەنا I suggest that you go to the English course. ئەگە بۆ نمونە لە ئینگلیزی خراپی. کەواتە لێرە بەڕاستی معنایەکەش هەندێک دەور دەبینێ. بۆ نمونە ئەمن دەرێم نەفەرێک لە بابەتێک باش نییە. بابرێن پارەی دەوێت لە بانقی. یاخود بابرێن ئەو نەفرە خواردنی نمایە لە ماڵێ. چ بکاتن؟ ئەوە لە ئەدڤایسش بەکاردێ لە سەجەشنش بەکاردێ. پارەی نەمایە لە بانقی ئەتو دەکرێ پێی برێی لۆ ناچی ڕێستورانتی؟ نە. دەکرێ پێی برێی لۆ ناچی قوتابخانە؟ نە. کە پارەی نەمایە دەبێ ئەتو پێی برێی بڕۆ بانکی. کەواتە معناش هەندێک دەخوا لێرانە. دەبێ ئەگەر لە ڕووی معناشەوە هەبیتن. بەڵام تا ئێستا وەکو معنان نەهاتیتەوە هەمووی خۆی بە گرامەرەکەی بەستیتەوە. یعنی ئەتو دەبی تێبینی دووشتی بکەی هەم لە ڕووی گرامەریەوە ئیشەکان ڕازبی و هەم لە ڕووی معناشەوە دەبی ئاگاد لێبی. زۆر باشە. تۆ پێشنیارەکەت کرد. ئەوە پێشنیارەکانە. تۆ پێشنیارەکەت کرد. بابرێن من نەخۆش بووم تۆ یەک لەو پێشنیارانت لە بۆ من کردیە. ئەمن دێم ئێستا یان ڕازی دەبم یان ڕەفزی دەکەم. یان دەرێم ئەگری یعنی ڕازی بوون. ڕازی ببە بە پێشنیارەکە. یان دەرێم ئەکسپت فەرقی نییە. ئەگری لەگە ئەکسپتی یەک شتە. یعنی ڕازی ببە بۆ پێشنیاری. باش ئەگە نەفەرەکە ڕازی بە پێشنیاری ئەوە لەو حالەتەی پێ دەرێن ڕازی بوون. ئەمە سێ دەستەواژەمان هەیە بەکاری دێنی لە ڕازی بوونی. یان برێ گود ئایدیا یان برێ گرێیت ئایدیا یان برێ فانتاستیک ئایدیا. ئەوە دەتوانانی بۆ شێوەیە ئەتو بە پێشنیاری ڕازیبی. گود ئایدیا یعنی فکرێکی باشە. گرێیت ئایدیا فکرێکی زۆر مهم و ڕێکوپێکە. فانتاستیک ئایدیا بەڕاستی فکرێکی دەرەجەیەکە یعنی ئەو هەیە. زۆر باشە. زۆر جا دەکرێت برێ گود گرێیت بەتەنیاش دەکرێت بەڵام بەخۆی ئایدیای لەگە دابی یان بەکاربیێنیت زۆر تەواو بەڵام لە فانتاستیکی زیاتر فانتاستیک ئایدیا زیاتر بەکاردێت. زۆر باشە ئەم سێ دەستەواژەی بەکاربینە لە کاتێک ئەگەر ئیمتیحان هاتەوە گوتی ڕازی ببە بە پێشنیارەکە. ڕازی ببی دەبی یەک لەم سێ بەکاربینی. باشە خۆ دەشکرێ برێ یەس یعنی وە ڕازی بووی یان برێ ئۆکەی ئێوەش ڕازی بووی بەس ئایا یەس و ئۆکەی لێرە هەیە؟ لێرە نییە. ئەمە ئەوانەمان ناوێت ناتوانێ برێ یەس و ئۆکەی. دەبێت ئەتو برێ گود ئایدیا گرێیت ئایدیا فانتاستیک ئایدیا لە حالەتێک ئەگەر ئەتو ڕازی بووی بە پێشنیارەکە. باشە. ئەگەر ڕازی نەبووی بە پێشنیارەکە دۆنت ئەگری یعنی ڕازی مەبە. دس ئەگری یعنی ڕازی مەبە. ڕفیوز یعنی ڕازی نەبوون. هەمووی یعنی ڕازی نەبوون. ئەگەر ئیمتیحان هاتەوە گوتی بە پێشنیارەکە ڕازی مەبە. ئەتوو ئەو مستەلاحانەتم شاب بکە. دۆنت ئەگری دس ئەگری ڕفیوز ڕازی نەبوون ئەوانە هەر هەمووی نیشانەی ئەوەیە پێت دەرێ ڕازی مەبە. ئەگەر ڕازی نەبووی چ بەکاردێنی؟ دەرێ I am not sure یعنی دڵنیانیمە یعنی ڕازی نیمە. یان دەرێ maybe not لەوانێ نەتوانم ئەو شەی بکەم. یان دەرێ no I don't think so نا من باوەڕ ناکەم ئەو هابی. نا من باوەڕ ناکەم ئەو قسەی تو ڕازبی. نا من باوەڕ ناکەم پێشنیارەکەی تو کەلچی هەبی لە بۆ من. کەواتە لێرە ئەتوو چت کرد پێشنیارەکەت ڕەفز کردەوە. لە ئیمتیحان جاروەیە ساڵ هەیە دوو پرسیار دێتەوە. پرسیارێکیان لەسەر یاسایەکانە making suggestion بکە. پرسیاری دومیشی لەسەر ڕازی بە یان ڕەفزی بکەوە. ئەوە لەسەر ئەوەش پرسیاری دێتەوە. ئێستا ئێمە بابین بابەتەکەمان باس کرد. بابین هەندێک پرسیاری وزاری حەلکەین لەسەر ئەم بابەتە. بابزانین پرسیاری وزاری تا ئێستا چۆن هاتیتەوە. خۆ پرسیار گەلە زۆرە بەڵام تەڵەبە دائیمەن عەزی لێ شارەزای زیاتر لە پرسیاری وزاری بەدەستبێنی. تەماشا ڕستەی بکە. My father ئەوە question 5 My father can do the work alone dash help him.
تەماشای ئەو ڕستەی بکە. My father can do the work alone dash he help him. ئەتوو چۆن دەزانی ئەو مۆزوعەت چییە؟ تەماشای هەڵبژاردنەکان بکە. Why not? What about? Let's. I suggest. ئەو هەڵبژاردنەکانە کە ئەو هەڵبژاردنانت بینی یەکسەر ئەتوو دەزانی چییە؟ مۆزوعەکەی تو چییە؟ مۆزوعەکەی تو making suggestion. کە زانیت مۆزوعەکەی تو making suggestion ئەزانی فکر دەکەیەوە دەرێ ئەمن چار یاسام هەیە. با بزانم چی هاانی یاسا تەطبیق دەبی. تەماشا بکە. ئەگەر کۆتاییەکەی نوقتەمان هەیە تەماشاکە. بەڵێ. ئەمە کۆتاییەکەی نوقتەمان هەیە مادام نوقتەمان هەیە ئەوە ئیتر ئەتوو دەزانی کە نوقتەمان هەبوو بە هیچ نەوعێک ناتوانی ئەوەی بکەیت. بە هیچ نەوعێک ناتوانی کوێستشنەکەی بەکاربینی. بە هیچ نەوعێک ناتوانی کوێستشنەکەی بەکاربینی. لەبەر چێت چکە ئەتوو نوقتەت هەیە. چەند یاسات هەیە؟ ئەتوو چوار یاسات هەیە. دویان پرسیارینە دووشیان خاڵیان لۆدانرایە. ئەوە خاڵ لۆدانرایە. کەواتە مادام وایە ئێستا من ناتوانم ئەوە غەڵەت. ئەوە غەڵەت دەبیتن. لەبەر چی؟ چونکە ئەتوو غەڵەت دەبی وەتە. چونکە وەت بەکار نایێت چونکە ئەمە ئەوە پرسیاریە بەڵام ئەوە چیە؟ ئەوە خاڵدانرایە. ئەدی why نۆتیش نابی. وای نۆتیش نابی. لۆ چکە ئەوە پرسیاریە بە هیچ شێوەیەک ئەوەش نابی. ئێستا ئەمە دوو حالەتمان ماوە. یان لەچی بەکاربینە دیان I suggest بەکاربینە. ئەوە دەکرێت خاڵ بیتن. باشە گوتم لە دوای I suggest چ دێتن؟ I suggest that of the subject. چه هاتیە لێرە؟ دەبیت تەماشای پرس بۆشایەکەی بکەیت. لە پرس بۆشایەکەی چه هاتیە؟ لە پرس بۆشایەکەی base هاتیە. base هاتیە. باشە let's بەیسی لە دوادێ ئاخریشی نوقتە بیتن؟ باڵێ. ئەدی I suggest دەکرێتن یەکسەر ذات قەی ناگوتم ذات دەکرێت دای بنێ یان دای نەنەی. بەڵام کە یومان هەیە نەخێر نیمانە. کەواتە سی دەتوانین برێن ڕاستترین هەڵبژاردنە لە بۆ پرسیاری پێنجەم. ئەو بەنسبە پرسیاری پێنجەم. پرسیاری شەشەممان هەیە ئەوەش هەر نمونەیەکی وزاریە کە هاتیتەوە. تەماشا بکە دەرێت dash put the calendar on the wall then everyone can see it. بەس تەماشای ئاخیرەکەی بکە. ئەوە پرسیاریە یان نە؟ پرسیاریە. کەواتە تۆ یان یاسای یەکەم یان یاسای دووەم یان why not یان what about بەکاربینی. تەماشای پرس بۆشایی بکە. پرس بۆشایەکەی چت هەیە؟ verb ing هەیە؟ نەخێر. ناونت هەیە یان noun phrase؟ نەخێر. کەواتە چ دەکەی؟ تەماشاکە پرسیاریە دەبی why not بەکاربینی. مامۆستا let's لۆ نابیتن چکە let's گوتم دەبی ئاخیرەکەی نوقتە بیتن و هەروەها دەبێ بەیزبی. بەیسەکەمان تەواوە let's بەڵام ئاخیرەکەی چییە؟ question markە ناتوانی let's بەکاربینی. why not دەبی بەڵێ مامۆستا کە why not لەوێدانەیە گوتم why not یاساکەی دەرێت دەبی بەیسی لە دوابێت و دواتریش علامەتی پرسیار ئەوەش علامەتی پرسیارماندانە. ئەدی سی چ مشکلەی هەیە وەتەباوتەکە لێرە دانەی بەیسی لە دوهاتیا ئەوە نابێتن وەتەباوت یان verb ing یان ناونە. ئەدی I suggest دانەی I suggest دانەی ئەویش نابێتن. لەبەر چ نابێت؟ چکە مامۆستا لە دوای I suggest یان you یان دەبی سەبجێکتێکمان هەبی. سەبجێکتیشمان نییە. ئەگە بین تەماشای پرسیاری هەفتەم بکەین لە پرسیارەکانی وزاری dash change the title of your essay. dash change یەکەم جار تەماشای ئاخیرەکەی بکە. مادام دەزانی مۆزوعەکەت making suggestion ئەوە پرسیاریە. خەڵاس ئەتوو یان why not یان what about دادەنەی. هیچ کە نابیتن لە بۆی چکە ئەوانە لە بۆ پرسیاری نابن. باشە. change چییە؟ سادەیە یان نا؟ سادەیە. verb یان نا؟ بەڵێ verبەچی سادەیە. کەواتە یەکسەر ئەتوو why نۆتەکەی هەڵدەبژێری و why نۆتەکەیان لە بۆ دادنەی. ئەمەش وەتەباوت دەبی مامۆستا؟ نەخێر وەتەباوت نابی چکەوە نە verb ing و نە ناونیشە. ئەدی maybe not بزانە چی لەگە چ تێکەڵ کردیە. ئەوە disagree لەگەر یعنی ڕەفزکردن لەگەر شێوازەکان تێکخەڵی کردیە. قوتابیانی خۆشەویست ئێستا مۆدێلی ئەوەیە لە پرسیاردانان دوو پرسیار تێکخەڵ دەکرێت. واتە لەبەرەوەی پرسیارەکە لەسەر دوو دەرەجەیە دەوێت دوو مۆزوع تێبگەینی یان پرسیارت دەربارەی دوو مۆزوعی لێ بکات. لەبەر هەندێک تو دەبی زۆر ئاگاداربی. لێرە یاسایەکانی هینایە لەگەر چی تێکەڵی کردیان؟ لەگەر شێوازی ڕازیبوون یان شێوازی ڕەفزکردن لە چیشی لێرەدانەیە. ئەگە بینە سەر پرسیاری هەشتم لە پرسیاری هەشتم دیسان تەماشای ئاخیرەکەی بکە.
تەماشای ئاخیرەکەی بکە چمان هەیە دەبینین نیشانەی پرسیارمان هەیە و which expression is used when you agree to a suggestion ڕاستە نیشانەی پرسیارمان هەیە بەڵام مەوزوعەکە مەوزوعی چکەیە پرسیارێک لێ دەکات دەرێ which expression چیهان لەمانەی خوارەوە چیهان تعبیر لەمانەی خوارەوە is used بەکاردێتن when you agree هاتە مشای وشەی ئەگریکە وشەی ئەگری یعنی ڕازی ببی ئەوە وشە ئەساسەکەی لە ڕستەیە agree to a suggestion یعنی ڕازی ببی بە پێشنیار ئەگە ڕازی بە پێشنیار ئەوە چیهان لەمانەی خوارەوە بەکاردێنی ئەمە لە بۆ ڕازیبوونی چمان هەبوو هاتمشا بکە ئەوە good idea maybe not great none of them يعني هیچیان لەمانە نا يعني A هەونیە B هەونیە C هەونیە هیچیان هەونیە ئەگە زانیت هیچیان هەونیە ئەو زەن none of them دادەنەی زۆر باشە لەبەر ئەوەی ڕازیبوونە بە پێشنیار ئێمە دەبێت چ بکەین دەبێ برێن good idea یەکسەر good ideaکەی هەڵدەبژێری و ئەوە تو بە پێشنیارەکە ڕازی بووی کەواتە ئەتو پێویستە لە پرسیارەکەی تێبگەی بزانە دەرێ ئەگری یان disagree بابێنە سەر پرسیاری نۆ لەگەر پرسیاری دا باشە when someone agrees to dash the expression dash is used ئەلێرەش یاسای نەینایتەوە یعنی بەڕاستی ئێستا وای لێ هاتێ دەبێت ئەتوو لە بابەتەکەی تێبگەی کە تێگەیشتی چکە پرسیار ئەوە زانی پرسیار لە ساهاتەوە لە تێگەیشتنی بابەتەکەی بزانم تەڵەبە لە بابەتەکەی تێگەیشتیە دەرێ when someone agrees یعنی کە کەسێک ڕازی دەبی کەواتە ئەتوو لێرە ئیشت بە چیە لە چ ڕازی بی لە چ لە possibility لە suggestion و an advice تێکەڵی کردیە suggestion و advice ئەم پێم نەگوتی suggestion و advice و giving instructions زۆر لێک نزیکن ئەوە دەبی ئاگاد لێیان بی باشە ئەتوو دائما لە چ ڕازی بوون و ڕازی نەبوونمان لە چ بابەتەکی هەیە لە making suggestion باشە کەواتە لێرە یان C دەبی هەوبی یان دەبی B هەوبی کەواتە B و C چکەلەوە ئەوە دەرێ an advice ئەوەش دەرێ a possibility ئەو دوو بابەتەمان هەر هەو نییە یان دەبێ C ڕازبی یان دەبێ B ڕازبی باشە هەردووچیان دەرێن suggestion ئەوەش دەرێ a suggestion کەواتە یەکەم مشکلێ نابی دوایە the expression dash is used باشە وچی ئەتوو ڕازی دەبی چ تعبیرێک بەکاردێنێت چ دەستەواژەیەک بەکاردێنی لێرە دەرێتن maybe not لە بۆ ئەوەی کە ڕازی نەبی ئەوە دەرێ ئەگە ڕازی بی ئەدی ئەوە دەرێتن چ good idea کەواتە ئێستا یەکسەر ئەمە دەزانین B وەڵامە ڕاستەکەیە با بزانین لۆ ڕاستە لەبەرەوەی when someone agrees to a suggestion the expression good idea ئەلێر دەنووسین is used the expression good idea is used کەواتە ئێستا ئێمە نۆیەمیشمان تەواو کرد لە دەیەمی دەڵێتن چ دەرێتن I need to copy this document but I can't use my photocopier okay لێرە ئەگە تەماشاوی بکەی چار ڕستەی دایتە تو لە هەر چاریان سەجەستی بەکارهێنا لێرە دەرێتن چ I suggest ئەوە I suggest لێرە دەرێ I suggestion تەماشاکە فەرقی چەند زۆرە ئەوەش سەجەستە ئەوەش سەجەستە مشکلەمان لەگەرەوەی نییە بەس لە C نابی برێ I suggestion دەبی برێ I suggest کەواتە یەکسەر برێ C غەڵەتە C بە هیچ شێوەیەک هەو نییە بابینە سەر A I suggest you are typing it again and use the printer ئەوە ئەگە تەماشای ئەو پێشنیارە بکەی دەبینی ئاخری نقطە دانرایە I suggest بەس مەوزوعەکە چیە I need to copy this document but I can't use my photocopier يعني دەیوێ ئەو دۆکیومنتەی کۆپی بکە بەڵام فۆتۆکۆپی خۆی پێ بەکار نایە مشکلەی هەیە I suggest you are typing باشە لە دوای I suggest دەمانگۆ you are یان لە دوای you یەکسەر بەیز دەهات ئەوە هیچ معقول نییە هاتم شاکە دەرێ you ئەمن گوتم دەبی بەیز بێتن ئەوە بەیز نەهاتیە ئەوە دەرێتن B دەرێ I suggest you type it again and use the printer ئەوە دەکرێت ڕاستبی لەبەرەوەی I suggest ئەوە هیچ عیبی نییە بە پێی یاسا دەڕوا you subject هاتیە دواتریش type هاتیە تایپەکە هیچ عیبی نییە ئەوەش شێوازی بابرێن بەیسی لە دوا هاتیە باشە بەڵام کەواتە B ڕاستە B وەڵامە ڕاستەکەیە ئەدی دیت عیبی هەیە مامۆستا لە دی دەرێ I suggest that you type it
ئەمن گوتم دەبی بەیس بێ بەڵام لێرە چه هاتیە لێرە بەیس نەهاتیە ئەدی چه هاتێ مامۆستا لێرە فێر بەچی ئیدی هاتیە I suggest that you چونکە suggestion و پێشنیارکردن ناکرێ بە پاس بی دەبی بە پرێزنت بی هەمووی دەبی پرێزنت بی بۆ ئەوەی چکە ئاتو سەجشنەکەی ئێستا دەکەی خۆت و سەجشنەکەی تاخیر ناکەیت زۆر باشە قوتابیانی بەڕێز ئەمانە چەند نمونەیەکی وزاری بوون کە لە بۆ ئێوەم ڕوون کردەوە لەوەی بە جوانی تێی بگەی بەڵام لە کۆتایی دەبی هەموو جارێت و بزانی ئەتو ئەو یاسایانەت هەیە چار یاسات هەیە سەرەتا یاسایەکان لەبەر دەکەی پاژەوە یاسایەکان لەبەر کرد وەرە بزانە ڕازی بوون و ڕازی نەبوونەکە چۆنە ئەو سێ مستەڵەحی بەکاردێنی لە ڕازی بوون و هەروەها ئەو سێ مستەڵەحەش بەکاردێنی لە ڕازی نەبوون ئەم بابەتە making suggestion بوو گوتم ئەو بابەتە زۆر نزیکە لە giving instructionی و هەروەها زۆر نزیکە لە giving advice لەوانەیە پرۆبلمەکەت هەبی دەبی چارەسەری پرۆبلمەکەی بکەی لەوانەشە هەر ئەوها معلوماتێکی زۆر ئاسایی بی بابەتی ئەو ڕۆژمان تەواو کرد ئینشاء الله لە بابەتێکی تر بە یەکتر دەگەینەوە کاتێکی خۆش